بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی یەکەی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژئاوا وەکو ئەرکێکی ساڵانەی خۆی لە درێژەی کار و چالاکیە بەردەوامەکانیدا پێشانگای هاوبەشی ساڵانەی قوتابخانە و خوێندنگەکانی سنووری دۆڵەڕووتبازیان بەردەقارەمانی کردەوە لە ڕۆژی یەکەمدا لە دۆڵەڕووت و لە قوتابخانەیەکانی بەردینی بنەڕەتی بە ئامادەبوونی سەرپەرشتیاران و مامۆستایانی هونەری قوتابخانەکانی ئەو سنوورە قوتابیان پێشانگاکە کرایەوە لە سەرەتادا بە گۆرانی سروود پێشانگاکە کرایەوە و دواتر کارە نمایشکراوەکان لەلایەن میوانانەوە بەسەرکراوە. خێراتتانەکەین من وەکو مامۆستای هونەر لە قوتابخانەی قوڵقوڵە بەشداریمان کردووە لە پێشانگای ساڵانەی قوتابخانەکەمان بە هاوکاری مامۆستا و قوتابیەکان هەمووی هەوڵ و تێکۆشانی قوتابیەکان خۆیانە توانم دەستخۆشی لە مامۆستا و بەڕێوەبەر و قوتابخانەکەمان بکەین لەگەڵ قوتابیەکانە کە بە شێوەیەکی باش و بە هەوڵدانێکی باش بەشداریمان کرد لەم پێشانگایە و سپاس بۆ ئێوەش. بەرخەکەم ئەی بەرخۆڵەکەم نەرمونۆڵەکە سپی و خربنی وەقلەکە دەستەوە دەشی پێرەش فێر باوشی دەرگی بارە خۆ جوان و چاوەشی بۆ هەر پێچووی تۆشوەرا لە دوم ئەلەوەڕێنم هەر وەکو بێچوو وەرە خلاخل بچۆ نەرمون مشل باڕێرە بەخی چاوەکە. قوتابخانەکانی مەلاداوت خێوەتەی سەرچنار باوێدا کانی پیرەت وەسپی فراون مێرگەپان کانی گۆران خزلەر هەنارانی خوار و قوڵقوڵا کانی بەردینە هەنارانی سەر و با کۆمەڵێک کاری نایاب لە ئیشی وێنەکێشان و کاری دەستی و کۆمەڵێک کاری دیکە بەشداری پێشانگاکان کردبوو. تیایدا ئاست و توانای قوتابیان لە وێنەکێشان و وانەی هونەر بە ئاستێکی بەرز نرخێنرا. وەکو مامۆستایەکی هونەری مامۆستاییەکانی گۆرانی بنەڕەتی زۆر خۆشحاڵم کە ئەم پێشەنگایە کراوەتەوە لە مەکتەبی کانی بەردینە. من وەکو مامۆستایەک بە سەرپەرشتی بەڕێوەبەرەکەمان دەستخۆشی لێ یەکەم ئیشەکانمان پێگاتوە لە هەنێیشی دەستی و لە ئیشی وێنەکێشان زۆر دەستخۆشیش لە پەروەردەی ڕۆژئاواکەم کە پێشەنگایە. من ناوم لاڤینە لە قوتابخانەی مێرگەپان بە چەند کارێکی خۆم توانیمە بەشداری بکەم لەم پێشەنگایەدا و زۆر سپاسی مامۆستای هونەریشمانەکەم کە توانوێتی یارمەتی دەرمان بێ لەم کارەیە. من ناوم ئارینە یونس ڕەشادە لە قوتابخانەی قوڵقوڵەوە هاتوون دەستخۆشی لە مامۆستای هونەرمەکەم کە منی هێنا بۆم پێشانگایە زۆر سپاس. شانی باسکردنە ساڵانە ئەم پێشانگایانە بۆ دەرخستنی توانە و ماندووبوون و هەوڵی مامۆستایان لە ئەوانەکاندا و وانەی هونەر با تایبەت پیشان دەدرێت بۆ ئەوەی وەکو پشگیریکردنێک بێت بۆ قوتابیان بۆ هەوڵدانیان بۆ دەرخستنی توانە هونەرەکانیان و گرنگیدانیان لە پاڵوانەکانی تردا بە وانەی هونەر. سروش عەبدوو، تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی.